بینەران و بیسەرانی بەڕێز لە شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم باسی ڕۆژ ئەمڕۆژ دووتەوە شرۆڤە دەکات تەوەرێکمان تایبەت دەبێت بە پەیوەندیەکانی نێوان بەریتانیا و هەرێمی کوردستان وەک دەزاندرێت لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا وەزیری بەرگری بەریتانیا لە هەرێمی کوردستان بوو و کۆمەڵێک پرسی تایبەت بە ڕەوشی ئەمنی و شەڕی داعش و پەیوەندیەکان نێوان هەردوو لە بە تێر و تەسەلی باسی لێوە کرا بۆ قسەکردن سەبارەت بە ئایندەی پەیوەندیەکان نێوان بەریتانیا و هەرێمی کوردستان و دۆخەکە لە دوای شەڕی داعش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانی میوانداری کاروان جەمال تاهر نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە وڵاتی بەریتانیامان کردووە. بەڕێز کاروان بەخێر بێن بۆ باسی ڕۆژ لە وتەکانی وەزیری بەرگری بەریتانیادا ینی شتێک سەرنجی ڕاکێشام دەمەوێت لەوەوە دەست پێ بکەم ئەویش ئەوەیە کە بەریتانیا باسی لەوە کرد کە ئەوان لە دوای شەڕی داعشش بەردەوام دەبن لە هاوکاریکردنی هێزی پێشمەرگە و هەرێمی کوردستان ئەم هاوکاریانە بە چ مانایەک دێ؟ بەڵێ زۆر سپاس کا کامەران بۆ میوانداری لە بەرنمەکەتان دیارە بەریتانیا لە سەرەتای دروستبوونی هەڕەشەی تێرۆریستانی داعش لەسەر هەرێمی کوردستان یەکێک بۆ لە وڵاتانەی کە زۆر بە شێوەیەکی کارە هاوکاری هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستانی کردووە. هەڵبەتە لە مانگی هەشتی ساڵی 2014 تا ڕۆژی ئەمڕۆ بەریتانیەکان لە هاوکاریەکانیان بەردەوامن و هەمیشە جەختیشان لەوە کردوێتەوە کە بەردەوامی ئەدەن بە هاوکاریەکانیان نەک تەنها ئێستا بەڵکو لە دوای لە ناوبردننی تیرۆریستانی داعش لە عێراق و لە ناوچەکە بە شێوەیەکی گشتی بەردەوامە بن لە هاوکاریکردنی هێزەکانی پێشمەرگە ئەویش ڕێکەوتنێک لە نێوان وەزارەتی بەرگری بەریتانیا و وەزارەتی کاروباری پێشمەرگەی هەرێمی کوردستان هەیە بۆ سەر لە نوێداڕشتنەوەی و وەزارەتی پێشمەرگە هەر لە هەیکلیەتی وەزارەتی پێشمەرگە و یەکگرتنەوەی وەزارەتی پێشمەرگە بە شێوەیەکی کارە و بە مۆدێرنکردنی وەزارەتی پێشمەرگە لە ڕووی مەشق و لە ڕووی ئەو پێداویستیانەی کە هەیەە ئەمە ڕێکەوتنێکی نێوان هەردوو وەزارەت بوو کە لە سەردانی پێشووی وەزیری بەرگری بەریتانیا بۆ هەرێمی کوردستان هاتە ئەنجام و هەر لەو سەردانەی پێشووشیا وەزیری بەرگری بەڵێنیدا کە بۆ جێبەجێکردنی ئەو پلانەی کە دایان ناوە کاربەدەستێک ویان دەرەجدارێکی جەنراڵێکی وەزارەتی بەرگری بەریتانیا دەنێرن بۆ هەرێمی کوردستان کە بە شێوەیەکی هەمیشەیی لە وەزارەتی کاروباری پێشمەرگە بێ بۆ جێبەجێکردنی بەرگە و بابەتەکانی ئەو ڕێکەوتنامەی نێوان هەردوولایەن. باشە کەوایە ینی مەبەستەکە لەوەیە لە دوای شەڕی داعشش ئەگەر هەر مەترسیەک بێتە سەر هەرێمی کوردستان بەریتانیا هەماهەنگ دەبێت لەگەڵ هەرێمی کوردستان؟ بەدڵنیاییەوە نەک تەنها لە ڕووی سەربازی و هاوکاریکردنی وەزارەتی کاروباری پێشمەرگە بەڵکو بەریتانیا لە ڕووی سیاسیشەوە هاوکار دەبێت چونکە یەکێک لەو پەیامانەی کە هەمیشە بەریتانیا هەیەەوە جەختی لەسەرەکەنەوە ئەویش تەنها لە ناوبردننی داعش نییە لە ناوچەکە لە ناوبردننی تیرۆریستان نییە لە ناوچەکە بەڵکو نەهێشتنی هۆکارەکانی دروستبوونی داعشە لە عێراق بە تایبەتی و سەرهەڵدانیان لە ناوچەی مووسڵ بۆیە هەمیشە پێیان وایە کە دەبێت ڕێکەوتنی سیاسی لە نێوان پێکاتەکانی عێراقا هەبێ و ڕێکەوتنێک بێ کە ئایندەی مووسڵ و ناوچەی مووسڵ و یان ناوچەی نینەوە و بەڕێوەبردننی ناوچەکە مسەوگەر بێ بە شێوەیەکی ئاشتیانە بۆیە ئەمە پەیامیشی گرنگە کە بەریتانیەکان هەمیشە جەختی لەسەرەکەنەوە بۆ هەرێمی کوردستان و بۆ ئێمە. باشە چ وا لە وڵاتێکی گەورەی وەکو بەریتانیا دەکا کە بەم شێوەیە هاوکاری هەرێمی کوردستان بێ؟ بەڵێ دیارە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەریتانیا پەیوەندیەکی تازە نییە. ئەم بەریتانیا هەمیشە لە ناوچەکەیە هەر لە 1970ەوە کە وڵاتی بریتانیا وەکو مستعمرەیەک لە دوای داڕمانی
ئیمپراتۆریەتی عوسمانی و دابشکردنی ناوچەی نفوزی ئەو ئیمپراتۆریەتە لە نێوان هەردوو دەوڵەتی بەریتانیا و فەڕەنسای ئەو کاتە بەریتانیا بوونی هەبووە لە ناوچەکەیە وەک کوردە میشە لە ناو ئەم معادلاتانەیە ناوی هەبووە هەر لە 1916 و ئیتفاقی سایکس-بیکۆ و پاشان بەڵێن نامە و ئیتفاقەکانی تر کە بەدوایە هاتووە بەریتانیا بوونی هەبوو لە ناوچەکە و لەگەڵ و هەمیشە لە نەهامەتەکانە لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ کووردا بووە لە ساڵی 91 لە دروستکردنی ناوچەی دژەفڕین بەریتانیا ئەو سەردەما سەرۆکوەزیرانی بریتانیا سێر جۆن میجەر ڕۆڵی کارایان بینی بۆ قەنەعات پێکردنی نەتەوە یەکگرتووەکان و بۆ دانانی ناوچەی دژەفڕین پاشان لە 2003 بە هەمان شێوە بەریتانیا هاوکاری هەرێمی کوردستانی کردووە هاوکاری عراقی کردووە بە شێوەیەکی گشتی لە ناوبردننی تێرۆریستانی ببرە لە ناوبردننی حکوومەتی ئەو کاتی عراق و پاشان دامەزراندنی مؤسساتەکان لە سەر لە نوێ مؤسساتەکان لە عراق ومانە هەمیشە لەگەڵمانە بوون ئەمە یەک خاڵێکی تر کە زۆر گرنگە بەنسبەت ئەوانەوە ئەویش هۆکارەکانی سەرهەڵدانی تیرۆریستانی داعش و ویان ئەم دەوڵەتی بەناو ئیسلامی کە ڕاگەیەنراوە کە هەمیشە باسییان کردووە هەندێک لە کاربەدەستانی بەریتانیا نیان شاردوتەوە کە بەکارهێنانی سیاسەتی چەوت لە عێراقا هۆکار بووە بۆ دروستبوونی تیرۆریستان و پڕکردنەوەی ئەو فەراغەی ئەو بۆشایی کە لە ناوچەکەیە دروست بوو بۆیە ئەمانەیانەوێ دڵنیا ببنەوە لەوەی کە جارێکی تر تیرۆریستان لەم ناوچەیە دروست نابێتەوە و ئارامی و سەقامگیری دەگەڕێنەوە بە ناوچەکە باش ئەگەر شەڕی داعش یەکێک لە هۆکارە گرنگەکان بێت لەوەی کە بەریتانیا هاوکاری هێزی پێشمەرگەی کوردستان بکە بەڵام گرنتی ئەوە هەیە لە دوای داعش ئەو هاوکاریانە بەردەوام بێت لە کاتێکدا هەندێک لە بەرپرسانی پێشمەرگە لە هەرێمی کوردستان ئاماژە بەوە دەدەن کە لە داهاتوودا شەڕێک چاوەڕوانی کورد دەکات ئەوی شەڕی حەشدی شعبیە نەک تەنها لای بەریتانیەکان پێم وایە لای هاوپەیمانان وڵاتانی هاوپەیمانان بە سەرۆکایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەم هەستیان لا دروست بووەوە لە چەند شوێنێکە خوروقاتی حەشتی شعبیان بینیەوە بەرامبەر نەک تەنها بە هێزی پێشمەرگە بەڵام بە خەڵکی مۆنتیقەکەوە بەرامبەر بە سوننەکانیش بۆیە بە جددی بریتانیەکان دەیانەوێت لە ڕووی سیاسیەوە هاوکاری هەموو پێکاتەکانی عراق بکەنەوە بە تایبەتی هەرێمی کوردستان کە ڕێگری بکەن لەو پێش هاتانەی کە تەوقع ئەکرێ لە ئایندەیە ئەم هێزانە ڕوبەڕوو یەکتری بوەستنەوە بۆیە زۆر بەجددی کار لەسەرەوەکەن لەگەڵ عراقیەکانە لەگەڵ حکوومەتی فدراڵی حکوومەتی عراقی فدرال کار دەکەن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کار دەکەن بۆ دروستبوونی دڵنیاییە کە ئەم هێزانە پاش ڕزگارکردنی مووسڵ ئەم هێزانە ڕووی چەکەکانیان ناکەنە یەکتری و ئیتفاقێکی سیاسی دەکەن و خۆشحاڵی خۆیان دەربڕێەوە بۆ ئەو هەمانجیە سەربازی کە لە دەستپێکردنی پرۆسی ڕزگارکردنی مووسڵ لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و سوپای عراقا دروست بووە و بە سەرکەوتویی مەرحلەی یەکەمی ڕزگارکردنی مووسڵیان جێبەجێ کردو و مەرحلەی دووەم دەست پێ دەکا ئەوان زۆر خۆشحاڵن بەو هەمانجیە و هەمیشە داوا دەکەن ئەم هەمانجێ سەربازیە ڕێگە خۆشکەر بێ زەمینە ساز بکە بۆ ئەوەی کە ئیتفاقێکی سیاسی دروست ببێت لە ناوچەکەیە بۆ ئەوەی هەموو پێکاتەکان چ سونە چ عەرەبی سونە لە ناوچەکەیە کە زۆرینەن و پێکاتە ئاینیەکان و پێکاتەکانی تر لە ناوچەکەیە هەن باشە لە کاتێکدا وەزیری بەرگری بەریتانیا دەڵێ ئێمە شانازی بە هێزەکانی پێشمەرگەی کوردستان دەکەین بەڵام پرسیارێک لێرەدا دروست دەبێت ئەگەر هێزی پێشمەرگە بۆوان جێگای شانازی بێ بۆچی چەکی قورس بە هێزی پێشمەرگە نادەن کە لە کاتێکدا ینی پێشمەرگە لە سەنگەری پێشەوەی شەڕی تیرۆریستانە بەڵێ هەر بۆ زانیاری بەڕێستان بەریتانیا ئەو چەکانەی کە
تا ئێستا داویانە بە هێزەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش تەنها هێزی پێشمەرگەی کوردستانە هەتا ئێستا هیچ جۆرە چێشیشیان نەداوە بە سوپای عراق و بە حەشدی شعبیان بە هیچ هێزێکی تر تەنها ساڵی 2014 چەکیان نردووە بۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان و تەقەمەنیان نردووە و بە هەمان شێوە هێزی ئاسمانیان لە یەکەم ڕۆژی دەستپێکردنی هەڵمەتی ئاسمانی بەشدار بووە لە پێکانی ئەو ئامانجانەی کە بۆیان دیاری کراوە کە تاکو ئێستا زیاتر لە 1000 ئامانجیان بە دەقیقی پێکاوە لە ناوچەکەیە ئەمە بۆ خۆی بەشداریەکی کارایە لە ڕوبەڕووبوونەوەی تێرۆریستانی داعش و ئێمەش ئەو ڕخنەیەمان گرتووە و هەمیشە داوای ئەوەشمان لە کاربەدەستانی بریتانیا کردووە لە وەزارەتی بەتایبەتی وەزارەتی بەرگری و وەزارەتی دەرەوەی بریتانیا کە هێزی پێشمەرگەی کوردستان بۆ ئەوی کاراتر بێ پێویستی بە چێکی قورسە بەڵام بریتانیا بە تەنها بڕیار نادا کە چەک بدا بە هێزی پێشمەرگەی کوردستان بەڵکو هاوپەیمانان پێکەوە ئەو هاوپەیمانی کە دروست بووە وڵاتانی هاوپەیمانان بە سەرکردایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەوان بڕیارە دەن لەکوێیە و چی پێویستە بۆ دابینکردنی لەلایەن چه وڵاتێکیشەوە بۆیە شێوازی پێشکەشکردنی هاوکاریە سەربازەکان بۆ شێوەیە باشە بەڵام دەکرێت پێمان بڵێت نهێنی پێنەدانی چەکی قڕس بە هێزی پێشمەرگە بۆچی دەگەڕێتەوە تۆ باسی عێراق دەکەی بەڵام عێراق دەوڵەتە و بە پارەی خۆی چەک لە وڵاتان دەکڕێت ئێستاش باشترین چەکی لە بەردەستدایە ئەو چەکانش کە پێویست دەکات لە سەدا حەڤدەی بدرێت بە هێزی پێشمەرگەی کوردستان بەغدا ئامادە نییە بیدات کەوایە بۆچی وڵاتانی هاوپەیمانی پێشمەرگە هاوپەیمانی هەرێمی کوردستان ئامادە نین ئەنی چەکی قورس بە پێشمەرگە بدەن ئەو نهێنیە چییە؟ لەوانەیە من نەتوانم ئەو وەڵامەم هەبێ بوو ئەو نهێنیە چییە بەڵام ئێمە لە هەندێک گفتوگۆیە لەگەڵ وەزارەتی بەرگری بەریتانیا لەگەڵ وەزارەتی دەرەوە لەگەڵ ئەندامانی پەرلەمانی بەریتانیا کە بە شێوەیەکی زۆر فراوان لۆبی ئەەکەین بۆ پەیداکردنی پێداویستی و هاوکاری بۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان هەمیشە داوای چەکی قورسمان کردووە لە هەندێک حاڵەتە بۆمان دەرکەوتووە کە حکومەتی عێراق هەندێک گرفت و ئاستەنگی دروستەکە بۆ پێدانی چەکی قورس بە هێزەکانی پێشمەرگە و تەنها ئەو چەکانەی کە ناچێتە چوارچێوەی چەکی قورس وەکو دەبا بە و مدەڕعات و هەلیکۆپتەر و ئەمانە هەرچەنە ئێمە هەوڵمان داوە کە لۆبی بکەین بۆ داواکردنیەوەانە بەڵام لە ڕاستیە هۆکارە سەرێکیەکەی پێنەدانی ئەو جۆرە چەکانە بە هێزی پێشمەرگە تا ئێستا لای من ئاشکرانیە بەڵام هەندێک جار ئاستەنجیمان گوێ لێ بووە کە لەلایەن حکومەتی عێراقەوە ئاستەنجی خراوەتە بەردەمی باشە پێتان وایە پەیوەندی نێوان بەریتانیا و هەرێمی کوردستان پەیوەندێکی استراتیژی درێژخایەن بێت لە کاتێکدا زۆر جار باسدەوە دەکرێت ئەگەر بەراوردێک لە نێوان پەیوەندی هەرێمی کوردستان و فەڕەنسا بکەین لەگەڵ بەریتانیا سەرۆکۆماری فەڕەنسا چەند جارێک سەردانی هەرێمی کوردستانی کردووە بەڵام تاوەکو ئێستا لەسەر ئاستی باڵا لەسەر ئاستی سەرۆکوەزیران یعنی سەرۆکوەزیرانی بەریتانیا سەردانی هەرێمی کوردستانی نەکردووە من بڕوان ناکەم ئەمە معنای ئەوە بێ کە بەریتانیا کەمتر احتیمامی هەیە بۆ هەرێمی کوردستان و بۆ ناوچەکە بە پێچاوانەوە هەروەکوتم بەریتانیا لە ڕووی مێژووییەوە بوونی هەبووە هەمیشە لە ناوچەکەیە و فەڕەنساش بە هەمان شێوە هەر دابشکردنی کورد لەسەر دەڵێن لەسەر دەستی دوو دیبلۆماتکاری فەڕەنسی و بەریتانی بووە لە 1916 بە پێی ئیتیفاقی سایکس-بیکۆت بەڵام دۆکومنتەر وێوەیان بەڵگە مێژوویەکانیشەوە دەڵێن کە بەریتانیا بۆ بەتایبەتی لە سەردەمی سەرۆکوەزیرانی ئەو کاتە چەرچڵ کە خواستی خۆی وەکو سەرۆکوەزیران ئەوە بووە کە کوردیش کیانیشی سربەخۆی خۆی هەبێت لەو کاتەیە بەڵام بەرژەوەندیەکانی زلێزەکانی جیهان لەو کاتەیە پێکدادانی بەرژەوەندیەکان هەبوو بۆیە ناوچەی کوردستان و ناوچەی نفوزی کوردستان دابشکراوە بەسەر ئەو ناوچانەیە
بەسەر ئەو چوار وڵاتی کە ئێستا هەیە. بەڵام بەریتانیا کەمتر ئیحتیمامی نییە بۆ لە چاو فەڕەنسایە بۆ هەرێمی کوردستان. نەهاتنی سەرۆکوەزیرانی بەریتانیا بۆ هەرێمی کوردستان معنای ئەوە نییە، چکە ئێمە لە نزیکەوە دەبینین ئیحتیمامی بەریتانیا بۆ هەرێمی کوردستان و لە سەرەتای دروستبوونی مەترسیەکانی داعش کە مانگی 2014 لەسەر هەرێمی کوردستان دروست بوو، وەزیری بەرگری مانگی هەر پاش مانگ و نیوێک خۆی گەیاندە هەرێمی کوردستان بۆ ئەوی بزانێ پێداویستەکانی هەرێمی کوردستان چییە، کە ئەو وەختە ئێمە هەندێک گرفتمان هەبوو لە ڕووبوونەوەی داعش بەهۆی نەبوونی چەک و تەقەمەنی پێویست کە ئەمەش حکوومەتی عراق بە پێی ئەو دەستوری عراقی مامەڵەی لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستانە نەکردبوو لە ڕووی مەشق و پێدانی چەک و تەقەمەنیەوانە. بۆیە وڵاتان هاتن بەهانامانەوە و وەزیری بەرگری ئەمە سێهەمین سەردانێتی بۆ هەرێمی کوردستان. وەزیری دەرەوەی بەریتانیا سێ جار سەردانی هەرێمی کوردستانیان کردووە و لە نزیکەوە لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستانە کۆبوونەتەوە بۆ لە نزیکەوە ئاگدار بوون هەم لە پرسە سیاسەکان هەم لە تێڕوانینی بگورن تێڕوانینی هەرێمی کوردستان سەرکردەی سیاسی هەرێمی کوردستان لە ڕووی پرسەکانی نێوان بەغدا و هەرێمی کوردستان و پاشان لە پرسی ئەمنی و سەربازی ناوچەکەش. باشم بەدەر لە هاوکاری سەربازیەکان، بەڵام لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ئێستاشی لەگەڵدا بێت هەرێمی کوردستان ڕوبەڕووی چەند قەیرانێک بۆتەوە لەوانە ینی پێشوازی لە نزیکەی 2 ملیۆن ئاوارە کردووە کە وڵاتێکی وەکو تورکیا ئەویش 2 ملیۆن ئاوارە تێیدا دەژین، ینی 3 ملیارد دۆلار لەلایەن یەکێتی ئەوروپا هاوکاری تورکیا کرا. بەڵام هاوکاری وڵاتانی ئەوروپا ئەگەر باز بەریتانیاش بکەین بۆ هاوکاریکردنی هەرێمی کوردستان و لەسەر پێوەستان ینی بە شێوەیەکی دروست نەمان بینیوە ئەو هاوکارانە. پێتان وایە ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ لە ڕاستیە هەرێمی کوردستان هەر لە سەرەتاوە دەرگای کردوێتەوە بۆ ئاوارەکان کە لە دەرەنجامی شەڕی داعش دروست بوون و وڵاتانی ئەوروپا و بە تایبەتی بەریتانیا تێگەشتنی تەواوی هەیە بۆ ئەو زەختە گەورەی کە لەسەر هەرێمی کوردستان و لەسەر خەڵکی هەرێمی کوردستان دروست بووە. بۆیە ئەویش بە هەمان شێوە لە سەرەتاوە بەریتانیا بە شێوەیەکی قورس بە شێوەیەکی کارا هاوکاری هەرێمی کوردستانی کردووە بۆ دابینکردنی پێداویستەکانی ئاوارەکان لە ڕێگەی ئاژەنسەکانی نەتەوە یەکگرتووەکانەوە کە لە هەرێمی کوردستاندان و هاوکارمان بوون لە دامەزراندنی ئەو ناوەندی قەیرانەکان لە هەرێمی کوردستان و بودجەیەکی تایبەتیان بۆ ئەو ناوەندە تەرخان کردبوو بۆ دامەزراندنی هەر لە سەرەتاوە کە ئێستا یەکێکە لە ناوەندە کارەکان لە چوارچێوەی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانە. بڕی زیاتر لە 100 ملیۆن پاوەنی بەریتانیان تەرخان کردووە بۆ هاوکاریکردنی ئاوارەکان لە هەرێمی کوردستانە. ئێستاش لە سەرەتای دەستپێکردنی ویان لە دەستپێکردنی پرۆسی ڕزگارکردنی مووسڵ بودجەیەکیان تەرخان کردووە بۆ گەڕانەوەی سەقامگیری بۆ ئەو ناوچانەی کە ڕزگارەکرێن لە دەستی تیرۆرستانی داعش، هەم بۆ هاوکاریکردنی خەڵکی ئەو ناوچەیە بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان، بەڵام پێش ئەوە پاکردنەوەی ناوچەکە لە مین و پاشان دابینکردنی خزمەتگوزاریە سەرەکیەکان بۆیە. شنگال لە چێوەی ئەو هاوکاریانە لێرەیە. بەڵێ باسی ئاوارەکانی تورکیات کرد. ئێمە لە ناوەندە نێودەوڵەتیەکانە کە بەشداری ئەو کۆنفرانسانە ئەکەین بۆ پەیداکردنی هاوکاری بۆ ئاوارەکانی وڵاتان، لە ڕاستیە یەکێک لەو ڕخنانەی کە ئەیگرین هەمیشە لە کۆنفرانسە نێودەوڵەتیەکانە یەکەم هەرێمی کوردستان و شاندی هەرێمی کوردستان بەشدار نییە. ئێمە دەبێت زەختێکی زۆر بکەین لە وڵاتانە بۆ ئەوەی بەشداری بە شاندی هەرێمی کوردستان بکەن لە چوارچێوەی شاندی عراقا. ئەمە یەک. دوو، لە ناو کۆنفرانسەکانە
تەنانەت ناوی عراقیش نایەت وەکو ئەو وایە کە لە عێراقا هیچ ئاوارەیەک نەبێ ناوی تورکیا و لوبناان و ئوردن دێنن بە شێوەیەکی بەرفراوان کە باسی ئاوارە ئەکرێ بەڵام ناوی عراق زۆر کەم دێ اینجا کە ئێمە باسی ئاوارە ئەەکەین تەنها نزیکەی 300,000 ئاوارەی سووریا هەیە لە هەرێمی کوردستانە بە پێی میساقە نێودەوڵەتیەکان و میساقی ئەژانسی UN ئاوارەی ناوخۆیی ناچێتە چوارچێوەی یاسایی وڵات نەتەوە یەکگرتوەکانەوە ئەم کێشە و گرفتە بەڕاستی لە ناوەندە نێودەوڵەتیەکانە بازەکرێ بۆیە زۆر جار کە باسی تووشیا ئەکرێ ئەوان مەبەستیان لە ئاوارەکانە کە لە سووریا زۆر باشە دۆتە تورکیاوانە و لێشت نەشارمەوە ببوورە هەندێک ڕخنە لە تورکیا و لەوانەیە لە وڵاتانەی تریش بگیرێت کە ئاوارەی تایە هەندێک جار ئاوارەکانیان وەکو کارتێک بەکارهێناوە بۆ بەکارهێنانی ئەویان بۆ بەدەستهێنانی شتێکی تر بۆ وڵاتەکەی خۆیان باشە بینەوە سەر هەرێمی کوردستان و عێراق تێگەیشتنی حکوومەتی بەریتانیا بەرامبەر بە هەرێمی کوردستان ینی تێڕوانینێکیان جودا هەیە لەوەی کە لە عێراقن بەڵام بە شێوەک لە شێوەکان سیاسەتێکی ڕاستەوخۆ و جیا لەگەڵ عێراق لەگەڵ هەرێمی کوردستان پەیڕەو بکەن بەڵێ ئەمە پرسیارێکی گرنگە وڵا دیارە سیاسەتی دەرەوەی بەریتانیا ئەگەر سەرنج بدەنە سایتی فەرمی ویان ماڵپەڕی فەرمی وەزارەتی دەرەوەی بەریتانیا کە باسی عراق دەکا بە دوو پەرەگراف باسیەکە پەرەگرافی یەکەمی لەسەر حکومەتی عراقی فیدراڵە پەرەگرافی دووەمی لەسەر هەرێمی کوردستان واتە کە سێری عراق دەکەن سێری هەردوو شێکن بۆ پەیوەندیان لەگەڵ عراقا و کارکردنیان لەگەڵ عراقا سیاسەتی دەرەوەیانەوەیە ئەڵێ بەردەوام دەبین لە هاوکاریکردنی عراق و حکومەتی فیدراڵی عراق بۆ ئەوەی کە بتوانن نوێنەرایەتیەکی تەواوی هەموو پێکاتەکان بکەن و لەسەر پەرەگرافی هەرێمی کوردستان بەڕاستی جێگەی دڵخۆشکەرێک کە بەریتانیەکان لە سایتی ڕسمی خۆیانە باسی ئەوە هەکەن کە هەرێمی کوردستان توانیوێتی باشتر خزمەتی هەرێمی کوردستان بکە و پەیوەندیەکان یان بەردەوام گەشە پێ ئەدەن لەگەڵ هەرێمی کوردستانە ئەمە خۆی بۆ خۆی بەڕاستی بۆ ئێمە جێگەی دڵخۆشکەریە کە بەو شێوازە بۆ دوو تێڕوانینەیان هەیە لەسەر وە لە سایتی فەرمی وەزارەتی دەرەوەی عراقیش وەزارەتی دەرەوەی بەریتانیا باشە ئێستا گەورەترین پرس و گەورەترین پرۆژە لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان قسەی لەسەر دەکرێت پرۆژەی سربەخۆییە و ئومێدی کورد ئومێدی گەورەی کوردیش بە هاوپەیمانیەکانی تیکە لە شەڕی داعش لەگەڵی بەشداربوونە خوێندنەوەتان بۆ سیاسەتی بەریتانیا بەرامبەر بەم پرۆژەیە چییە؟ ئایا پێشوازی لە پرۆژەیەکی وهای کورد دەکەن؟ بەڵێ من پێشەوەی وەڵامی ئەو پرسیارەت بدەمەوە حەزەکەم ئەوە باسکەم کە یەکێک لە بنەماکانی پەیوەندی دوولایەنەی وڵاتان یەکێک لە بنەما سەریشەکان ئەوەیە کە تەداخل نەکردن لە کاروباری ببورن کاروباری ناوخۆی یەکتریە پرسی سربەخۆیی کوردستان پرسی ناوخۆییە لە عێراقا ئەم معنای ئەوە نییە کە لە دڵەوە خواستی ئەویان نەبێت کە گەلانی دنیا بە مافەکانی خۆیان بکەن بەڵام من حەزەکەم لێرەوە بە جەنابەت بڵێم هیچ وڵاتێکی دنیا لە کۆمەلگای نێودەوڵەتیە ناتوانێت وە تەوەقوعی وە چوارڕێی ئەوە نەکەین ئێمە هیچ وڵاتێکی دنیا بڵێ هەرێمی کوردستان مافی خۆتانە بەیانی بچن سربەخۆیی ڕابگەێنن بەڵام تێڕوانینی ئەوان ئەوەیە کە ئەم پرسی سربەخۆیی بەڵێ ئەمە مافی کووردە مافیشی لە مێژینەی کووردە لە باشووری کوردستان و دڵنیام لە بەشەکانی تری کوردستان لە وڵاتانی تریش بەڵام ئێمە کە باسی سربەخۆییەکەین باسی سربەخۆیی باشووری کوردستانەکەین ئەم کیانە و ئەم چوارچێوەی کە هەرێمی کوردستان هەیەی تێگەیشتنیان هەیە بۆ ئەوەی کە لە هیچ وەختێکە هەرێمی کوردستان نێوانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدایە بەرەو پێشەوە نەڕۆشتووە هەمیشە کێشە و گرفت و پرسی زۆر پرسی هەبووە لە بینی هەردوو لایە کە جێی ناکۆچی بووە
بەڵام ئەوان تێڕوانینی فەرمی ئەوان ئەوەیە کە دەڵێن هەرێمی کوردستان ئەگەر پرسی سربەخۆیی بە دروستبوونی تێگەشتنی هاوبەش لەگەڵ عراقیەکانە لەگەڵ بەغدایە ئەنجام بدەن ئەوە بەریتانیا بە هەموو شێوەیەک پشتگیری دەکات و پشتیوانیشی لێ دەکات چونکە ئەمە خواستی عراقە بە هەموو پێکهاتەکانیەوە بە کورد و بە عەرەبەوە خۆیان بڕیاریانداوە ئەمە بدەن بەڵام ئەگەر کورد بە خۆی بە تەنها یەکلایەنە ڕای بگەێنێ لەوانەیە تۆزێ زەحمەت بێ پەیداکردنی پشتگیری نێودەوڵەتی بۆ ئێمەی کورد لە هەرێمی کوردستان پێش پەیداکردنی پشتیوانی نێودەوڵەتی ئێمە دەبێت لە عێراقا ئەم پرسە لەگەڵ بەغدایە دەست پێ بکەین لەگەڵ سیاسەکان لەگەڵ بەغدایە قەناعەتێکی مشتەرەک دروست بکەین کە ئێمە ناتوانین بەیەکەوە زۆر باش وڵات بەڕێوەبەرین و شەریکێکی هاوبەش نین لە حکومڕانی لە عێراق باشە هەرچەندە ینی زۆر جار دەگوترێ سیاسەتی هەموو وڵاتانی دەرەچی لە ڕێگەی بەرژەوەندیەکانی خۆیانەوە دەست پێ دەکا پرسیارەکەی من ئەوەیە دروستبوونی دەوڵەتێکی کوردی لە باشووری کوردستان دژە بەرژەوەندی بەریتانیایە یاخود بە شێوەیەک لە شێوەکان لە بەرژەوەندی بەریتانیا دەبیندرێت ئەو پرسیارە من نتوانم بەو شێوەیە جوابت بەمەوە بە دڵنیاییەوە دروستبوونی دەوڵەتی کوردی لە هەرێمی کوردستان لە بەرژەوەندی نەک بەریتانیا لە بەرژەوەندی وڵاتانی دراوسێش دەبێت لە بەرژەوەندی ئەوروپا و کۆمەلگای نێودەوڵەتی دەبێت هەرێمی کوردستان هەرێمێکی گەشاوەیە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاستە کێشە و گرفتمان هەیە گەر باسی کێشە و گرفت بکەین زۆرە کێشە و گرفتەکان بەڵام وەکو ناوچەیەکی دیموکراتی سەری هەڵداوە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نمونەیەکی گەشە لەوانەیە زۆرێک هەبێ ڕخنەی هەبێت لەم قسەیە بەڵام ئەمە قسەی چاودێرانی نێودەوڵەتیە کە سەیری هەرێمی کوردستانیش دەکەن هەرێمی کوردستان ئێمە ئەو بەهایانەی کە بەهای مرۆیین و لە وڵاتانی ئەوروپایە بەهای گشتین و ڕێزیان لێ ئەژیرێ ئەو بەهایانەش لای ئێمە بەهای مقدسن و بەرژەوەندی ئەبێ بۆ بەریتانیا و بۆ وڵاتانی تری کۆمەلگای نێودەوڵەتیش باشە زۆر جار دەگوترێ ڕاستە وڵاتانی یەکێتی ئەوروپا و بەریتانیا و ئەمریکا هاوکاری هێزی پێشمەرگەیان کرد لە شەڕی تیرۆردا شەڕی داعشدا بەڵام ینی پرسیار لێرەدا ئەوەیە لە شەڕی نێوان دوو وڵاتی دراوسێ لە شەڕی نێوان هیلالی شیعە هیلالی سونەکە سووریا عێراق یەمەن کۆمەڵێک وڵاتی گرتوتەوە بەرژەوەندی ئەو وڵاتانە چییە کە وا بکەن هەرێمی کوردستان بەم سەقامگیریەی خۆی بمینێتەوە دیارە یەکێک لە بەرژەوەندیەکانی بگورە بەرژەوەندیەکانی وڵاتان وەزلهێزەکان لەم ناوچەیە بەڕاستی سەقامگیریە و ئێمەش وەکو هەرێمی کوردستان ئیسپاتمان کردووە کە عاملێکی دروستکردنی سەقامگیرین لە ناوچەکەیە و چارەسەرکردنی پرسی کوردیش بەشێکە لە دروستبوونی سەقامگیری لە ناوچەکەیە و ئێمە لە هەرێمی کوردستان ڕاستیەدا دەبێ هەوڵەکانمان بۆ ئەوە بێ کە بەرژەوەندیەکانی ئێمەش هەرێمی کوردستان بەرژەوەندیەکانی خۆمان یەکانگیر بکەین لەگەڵ بەرژەوەندی وڵاتانی دنیا بەرژەوەندی دراوسێکان چونکە هەروەکو ئاماژەت پێدا جەنابیشتان دروستبوونی گەشە پێدانی پەیوەندی دوو وڵات یەکانگیربوونی بەرژەوەندیەکانیان نەبووە ئێمەش دەبێت ئەو بەرژەوەندیانەمان لەگەڵ ئەو وڵاتانە هەوڵ بدەین کە یەکانگیر بن لەگەڵ یەکتریا بۆ بەرژەوەندی هەرێمی کوردستان باشە زۆر جار لە سەرچاوەی وزە لە هەرێمی کوردستان دەکرێتەوە ئابووری کوردستان بە فاکتەرێکی باش دەبیندرێت بۆ ئەوەی هەمەهەنگێکی باش لەگەڵ وڵاتانی یەکێتی ئەوروپا بکە ئەرێ بەڕاست ینی وزەی کوردستان بۆتە جێگای تێڕامانی وڵاتانی یەکێتی ئەوروپا و بەریتانیا لەوەی کە هەرێم خاوەنی وزەیە دەبێ ئاسایشەکەی بپارێزرێ بەڵێ وزە یەکێکە لە عاملیە سەرێشیەکانی احتیمام بە هەرێمی کوردستان
و دێم ئێمە دەبێت لە هەرێمی کوردستان ئەو عامل لە سەرشیە بتوانین باش استثماری بکەین و بەکاری بێنین. پرسەکە تەنها ئەوە نییە کە هەرێمی کوردستان وزەی هەیە بە نەوت و غاز و کانزاکانەوە، بەڵام پرسەکە بە شێوازێکی فراوانتر یەکێتی ئەوروپا تەماشای دەکەن و یەکێتی ئەوروپا دەیانەوێ هەم سەرچاوەی زیاتر بدۆزنەوە هینی وزە، تەنها سەرچاوەیەک نەبێ بۆ پیداکردنی وزە بۆ وڵاتەکانی خۆیان، و هەم ڕێڕەوی زیاتر و ئەڵتەرنەتیڤ بدۆزنەوە بۆ گواستنەوەی ئەم وزەیە بۆ ئەوروپا. بۆیە تەنها هەرێمی کوردستان نییە لە معادلەکەیە، بەڵکو هەرێمی کوردستانە، تورکیایە، رووسایە، وڵاتانی بەرهەمهێنی غازن لە ناوچەی ئەو وڵاتانە یەکێتی سۆڤێتی پێشوو، و هەندێک جار ئەمانە مەترسی دروست دەکەن بۆ وڵاتانی ئەوروپا بۆ پەیداکردنی سەرچاوی وزە. بۆیە ئەم فرە سەرچاوی کردنە لە بەرژەوەندی وڵاتانی ئەوروپایە، و ئێمە ئێستا هەرێمی کوردستان لەسەر نەخشەی وزەی جیهانیە و وڵاتی چین، هەرێمی چین وزە بەرهەمدێنین، و لە ئایندەیە پرسی غاز پرسیشی گرنگ دەبێت بۆ هەرێمی کوردستان کە دەبێت بە یەکێک لە سەرچاوەکانی تری وزە بۆ وڵاتانی ئەوروپا. باش، ئەمە دوا پرسیارم دەبێت سەبارەت بە لۆبی کوردی وڵاتێکی گەورەی جیهان وەکو بەریتانیا تاوەکو ئێستاوە نابیندرێت کە لۆبی کوردی لە خزمەتی دۆزی کورد کاری کرد بێت. هۆکار بۆ ئەمە چییە؟ بۆچی تاوەکو ئێستا لۆبی کوردی لە بەریتانیا دروست نەبووە؟ سەبارەت بە لۆبی کوردی من ئەگەر خۆم هەڵسەنگاندنی بۆ بکەم، بەڕاستی لۆبی کوردی گەشەیەکی باشی کردووە لە بەریتانیا، و ئەگەر ئێمە مقارنەی ئەم چەند ساڵە بکەین لەگەڵ ساڵانی پێشووترە، پرسی کورد هەفتانە لە پەرلەمانی بەریتانیا، ئەگەر ڕۆژانە نەبێ هەفتانە لە پەرلەمانی بەریتانیا باز دەکرێت. ئەندامانی پەرلەمان لە ڕێگەی گروپی دۆستایەتی ئەندامانی پەرلەمان کە لە بەریتانیا هەمانە تایبەت دروست کراوە بۆ دۆستایەتیکردنی هەرێمی کوردستان، ڕۆژانە هەفتانە ئەمانە پرسیار لەسەر بابەتەکانی هەرێمی کوردستان، پرس و بابەتەکانی هەرێمی کوردستان ئاڕاستەی حکومەتی خۆیانیەکەن، و هەمیشە فشاریان کردوت سەر حکومەتی خۆیان، هەر لە هاوکاری و پەیداکردنی هاوکاری و فشارخستنە سەر حکومەتەکان بۆ هاوکاری زیاتری هێزی پێشمەرگەی کوردستان، بۆ هاوکاری زیاتری سیاسی هەرێمی کوردستان، بۆ مەسلەی بەجینۆساید ناساندنی تاوانی یەزیدیەکان و پێکهاتەکانی تر لە عێراق و لە هەرێمی کوردستان بە تایبەتی کە زۆر لەسەر ئەم بابەتانە کار کراوە. ئێمە لەگەڵ ئەندامانی پەرلەمانی بەڕێز هینی بەریتانیا کارمان کردووە، و لۆبی کورد بەڕاستی پێشکەوتووە، و زۆر جار جۆمان لێ ئەبێ کە دەڵێن ئەم لۆبیە گەورەی کە گروپی پەرلەمانتارانی کورد دەیکەن، بەڕاستی هەندێک لە وڵاتانی تریش ئەیانەوێ ئەو تەجربەی ئێمە وەربگرن، و ئێمە لەم ساڵە من دوو جار لە پەرلەمانی بەریتانیا ئەندامانی پەرلەمان ناوی نوێنەری حکومەتی هەرێمی کوردستانیان هێناوە کە نوێنەری حکومەتی هەرێمی کوردستان بەم شێوەیە لەسەر ئەم بابەتە قسەی کرد، و بەڕەسمی کە لەوێ باس کراوە لە بەردەمی سەرۆک وەزیران، و ئەمانە بۆ خۆی هەمووی لۆبین و لۆبی گەورەیە، و هەمیشە هەوڵمانداوە لەگەڵ ڕەوەندی کوردستانیشا لەوێ، لەگەڵ ئەو کوردە بەڕێزانەی کە چەند ساڵێکە لەوێن پرسی لۆبی گەشە پێ بدەین، و لۆبیکردن دەکرێت بە چەند شێوەی جیاواز بێ و لە ناو فئە جیاوازەکانی شابێت لە بەریتانیا. بەڵێ، بەڕێز کاروان جەمال تایر، نوێنەری حکومەتی هەرێمی کوردستان لە وڵاتی بەریتانیا، زۆر سوپاست دەکەین. زۆر سپاس بە ئێوەش، سپاس بۆ میواندارێکت. بەڵێ.